بینەرانی عزیزی کورسان نیوز لە هەرجەیەکەن سڵاوێکی گەرمتان لێبێت لە ستۆدیۆی 129 هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستانەوە لەگەڵتانین بۆ ناساندنی چەند کاندیدێکی دیکەی بەڕێز و قسە و باسکردن لەسەر کار و چالاکیەکانیان بۆ چەند ساڵی داهاتووی نێو پەرلەمانی کوردستان ئەوانیش هەرێکە لە کاندیدانی بەڕێز مەلا ئیدریس ژاڵەیی کە ژمارە 13 هەروەها بەڕێز ئارام محەممەد ساڵح کە بە ئارامی شەهید حەمەکەلاری ناسرا و ژمارە 62 هەردووچیان لە ستۆدیۆ بەسپاسەوە لەگەڵمان ئامادەن زۆر بەخێر بن. مامۆستا گیان دەنگدەرانێکی زۆر هەیە و ئاوێ کاندیدە باشەکانی خۆیان بناسن. جەنابیشە خۆت بناسێنە ژماری کاندیدێکە چەنە ئەتێ بچیتە پەرلەمان بۆچی ئەتێ بچیتە پەرلەمان هەندێک خۆتمان پێ بناسێنە مەمنون. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای گەورە سڵاوات و درود بۆ سەر ڕۆحیانەتی پاکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و خانەوادە و هاوڵ و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی سڵاوی گەرمم هەیە بۆ دەنگدەران سوپاس بۆ بەڕێستان بۆ ئەو دەرفەتە من ناوم مامۆستا مەلا ئیدریس ژاڵەییە پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی گەورەی شاری کەلارم نزیکەی 30 ساڵە لە بواری مامۆستایەتی و زانایان و کاری خزمەتکردن بە مزگەوت و بە خەڵکی موسڵمان بە کارە چاکەکان کارە خێرخوازیەکان بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام سەرقاڵم و نزیکەی 15 ساڵ لەو 30 ساڵەشم لە خزمەتی حاجیان و عومرەکاران بووم و بەتایبەتی حاجیان و عومرەکاران لە سنووری گەرمیان کە مای شانازیمە و مای شانازیشمەکە لە بواری ڕۆشنبیری ئاینیدا کار دەکەم و ناوەندێکی ڕۆشنبیریم هەیە بە ناوی ناوەندی شار بۆ چاپ و بڵاوکردنەوە و هەروەها لە بواری کاری خێرخوازی و چاکەکاری و ڕێکخراوەکانی خێرخوازی و کۆمەکردنەوەی پیتاک بۆ لێ قەوماوان و بۆ هەژاران و بۆ نەدارانە لە ماوەی ئەو 30 ساڵی تەمەن ماشان بەشانی کاری مامۆستایەتی ئاینی خزمەتم کردووە لەو بوارانە و ئێستش دەمەوێت دەنگدەران متمانەی خۆیانم پێ ببەخشێن بۆ ئەوەی درێژە بەو خزمەتانم بدەم بەو کار و چالێکیانم بدەم بڕۆمە پەرلەمان بە پرۆژە یاسای شیا و گونجاو بۆ خزمەتکردن بە دین و بەژینی هاوڵاتیانی کوردستانەکەم خزمەت بکەم بۆیە داوا لە هەموو دەنگدەران ئەەکەم دەنگبەن بە لیستی 129 کە منی کاندید کردووە بۆەوەی تێیدا خزمەت بکەم ژمارەکەی خۆشم ژمارە 13. زۆر باشە ژمارە 13 ماشەڵا سەرقاڵی ئینشاڵا لەمە دوار لە کاری پەرلەمانیا سەرقاڵترە بیت. ئارامی شەید حەمەکەلاری خۆت بناسێنە دەنگدەرەکانە دەیانێت ژمارەکەت بزانن چی لە دەنگدەرەکان تەخوازیت فەرموو. زۆر سپاس بۆ دەرفەتە من ئارام محەممەد حەمە ساڵح ناسراوم بە ئارامی شەید حەمەکەلاری خاوەنی بڕوانامەی بەکالۆرسم لە زانستی کارگەڕی کار و خاوەنی بڕوانامەی بەکالۆرسم لە زانستی سەربازی و ئێستا خوێنکاری خوێندنی باڵام لە زانکۆی سلێمانی لە ئێستادا و ماوەی 15 بۆ 16 ساڵە خزمەت دەکەم لە ڕیزەکانی هێزەکانی پێشمەرگە بە ئەرک و پیشەی جۆرا و جۆر و بەشداری چەندین خولی ئیداری و خولی ئەسکەری و خولی جۆرا و جۆری ڕێکخراوەی بینیوە و ئەمەوێت لە پەرلەمان ئەمجارە خزمەتێکی بەرچاو و خزمەتێکی دیاری هێزەکانی پێشمەرگە بکەم و کەسوکاری شەیدان و گەنجان من کاندیدم لەسەر لیستی ژمارە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەکەم 62. زۆر باشە بە هێوای سەرکەوتن. زۆر مامۆستا گیان زۆر جار ئەپرسرێ دین جیاوازە لە سیاسەت و لە حکومەت ینی بەڕێستانەتانێ بچنە ناو پەرلەمانەوە مامۆستایەکی ئاینی دێتە ناو پەرلەمانەوە وەکو خولەکانی پێشوش مامۆستای ئاینی تیا بۆ کەسانی خۆت ئاسا کەسی شتیا بۆ کە شارەزا بۆ لە بواری ئاینی و دینیدا چوو فەراغێکە بینیت لەو سێکتەری کە خۆت کارت تێدا کردووە کە تا ئێستا کاری لەسەر نەکرابێت لە نێو پەرلەمانە خزمەتی پێ نەکرابێت جیاوازی پێکرابێت پاوانخوازی تیاکرابێت تۆ ئەتەوێت ڕێکی بکەیتەوە ئەتەوێت چی بکەیت لە نێو پەرلەمانە بۆچی ئەچیتە نێو پەرلەمانەوە؟ بێگومان مامۆستایانی ئاینی بەوە ناسراون کە میراتگرانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم من بە بۆچوونی من کاری مامۆستایانی ئاینی جگە لەوەی کە کارێکی بانکخوازی و خەڵک خستنە سەر ڕێگەی ڕاستە و هاتنە
جوابیان هاتنە وەڵامە لەسەر هەر نادادیەک کە بەرامبەری هاوڵاتیان بکرێ و لەسەر بنەمای فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ئەفەرمێ من لم يهتم بأمر المسلمين فليس منهم واتي ئەوەی گرنگی بە کاروباری خەڵکی نەدا و لەگەڵ غەمەکانیانە نەژی کەواتە لە ڕیزی ئەوان نییە. منیش ئەمە وەکو مامۆستایەکی ئاینی لە بواری خزمەتکردنە لە بواری دۆک ئاماژەم پێدا داڕشتنی پرۆژە یاسای چاک و بەسوودا بۆ پارێزگاریکردن لە دین، بۆ پارێزگاریکردن لە ژینی هاوڵاتیان، بۆ بەختەوەرکردنی هاوڵاتیان، بۆ خۆشگوزەرانکردنی هاوڵاتیان کار بکەم، چونکە ئێمە ئەرکی سەرشانی ئێمە ئەوەیە کە لە مینبەر لە ناو خەڵک لە شوێنەکانی تریش ئێمە هەر ئەبێ ئەو خزمەتە بکەین. ئێستش ئەمەوێ بڕۆمە پەرلەمان درێژە بەو کارم بدەم کە لە مزگەوت کردومە، ئەویش پارێزگاریکردنە یان بڵێن دیفاعکردنە لە مافی هاوڵاتیان، لە قوتی دزراوی هاوڵاتیان، لە مافی پێشێلکراوی هاوڵاتیان، لە دابینکردنیەتی ژیانی شایستە بۆ هاوڵاتیانەی کە ئێمە مامۆستایانین و چاویان لە ئێمەیە کە ئێمە ژیانی دنیا و دوار ڕۆژیشیان بۆ ڕێک بخەین. زۆر باشە. هەمیشە مامۆستا من پرسیارم لە کاندیدا بەڕێزەکان کردووە، لێم پرسیون ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 129 کاندیدی کردوون، ئامادەن لە نێو پەرلەمانە خزمەتی دەنگدەرێکی کە بکەن، ڕەنگێکی کە دەنگێکی کە ئایدۆلۆژیایشی کە بکەن. من ئەمەی پرسیارەکەم بۆ ئاراستەیە بێت، بەڕێستان مامۆستای ئاینین، دینی ئیسلام دینی پێکەوە ژیانە، لە نێو پەرلەمانیشدا ئەدیانی جیاوازی تایە، برایانمان هەیە لە کریسیان و لە دینەکانی تر. ئامادەی پرۆژە یاسایەک لە بەرژەوەندی ئەوان بێ و خزمەت بەو دینانەی کە بکە، خزمەت بە ڕەنگ و دەنگەکانی کە بکە، بەڕێستان دەنگی لەسەر بدەن، پرۆژە یاساکە پەسەند بکەن، پاڵپشتیان بن، خزمەتیان پێ بکەن. بێگومان من خاوەنی دوو بەرهەمم لە بواری پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان ئاینەکان. یەکێکیان لە کتێبەکانم التعايش السلمي واجب ثابت في المنظور الإسلامي، واتە پێکەوە ژیانی ئاشتیانە پێویستێکی خوددایە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لەسەر هەموو کۆمەڵگە و کەسێک پێویستە. بەرهەمێکی تریشم لە بواری پێکەوە ژیانی ئاشتیانەی بەراوردکاریە لە نێوان ئەو دەقانەی کە باس لە پێکەوە ژیانەکە لە نێوان قورئان و ئینجیل و تەورات. بۆیە ماستەرنامەکەشم من هەر لە بواری پێکەوە ژیانی ئاشتیانەیە لە نێوان ئاینەکان. بۆیە بە شانازیەوە بڵێ من ئاینی پیرۆزی ئیسلام جەختی لە پێدانی مافی هەموو ئاینێک کردوێتەوە و هەر ئاینێک مافی خۆیەتی ئاینداری خۆی بکە لەسەر ئاینی خۆی، لەسەر بەرنامەی ئەو بەرنامەیە کە خۆی باوەڕی پێیەتی. بەڵێ بە تەکید من پارێزگاری لە مافی ئاینداری هەر خاوەن ئاینێک ئەەکەم و جەخت لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان هەڵگری هەموو ئاینە جۆرا و جۆرەکانەکەم. مادورە من زۆر باشە. بەڕێز ئارامی شەید حەمەکەلاری کە بەڕێستان ئەفسەرن لە ڕیزەکانی پێشمەرگا و چالاکن لە بوارەکانی تریشدا، جیاکاریەکی زۆر دەوترێت هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگا و هێزەکانی ناوخۆ، لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە، لە نێوان زۆنێک وەک ناو دەبرێت لە نێو کەوانێکدا لەگەڵ زۆنێکی دیکە. دەسەڵاتێک هەیە لە نێو هەرێمی کوردستاندا چەندین ساڵە، ینی خەڵک لە ژێر دەسەڵاتەکەدا دەچەوسێتەوە بۆ پێوەی کە دەوترێت پاوانخوازە و تاگڕەوە زۆر مستەم لە ژێر سای ئەودا دەکرێت. ئێوە وەکو ئەفسەرانی پێشمەرگە چ بۆشاییەکە بینن، چ خزمەت نەکردنێک لە ڕیزەکانتانە هەیە، چ جیاوازیەک بەرامبەر ئێوە کراوە کە هانی تۆی یا ببی بە ئەندام پەرلەمان بۆەوەی کە لە نێو پەرلەمانە شەڕیانە سەر بکەیت؟ بەڵێ بەداخەوە هێزی پێشمەرگە و کەسوکاری شەید بە تایبەتی هێزی پێشمەرگە وەکو هەموو هێزەکانی تر، وەکو هەموو چین و توێژەکانی تر، ئەوش قوربانی دەستی ئەو دەسەڵاتە تاکڕەوە تاکلایەنە کە خەباتێکی نابەرامبەری دروست کردووە کە وای کردووە ئەمڕۆ کوردستان بخاتە لێواری مان و نەمان یا لێواری ئەوەی کە خەڵک لە ناڕەحەتی و لە نەبوونی و لە بژێوێکی خراپە بژی. بەڵێ فەرق و جیاوازێکی زۆر هەیە، دەبێت ئێمە لە پەرلەمان دەنگێکی کاریگەر بین، بە تایبەت بۆ هێزەکانی پێشمەرگە کە پارێزگاری لە کوردستانن، کە خەڵقاری پارێزگارین کە خەباتیان داوە، کە خەبات کراوە، کە شەهیدمان داوە لە ڕیزەکانی هێزی پێشمەرگە. ئێمە جگە لەوەی کە وەکو کارنامەی
لیستەکەمان لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کارنامەیەکی پڕ بە پێسە کە کارنامەیەکی گەورە و استراتیژی ڕوئایەکی گەورەی هەیە بۆ خزمەتکردنی هێزەکانی پێشمەرگ و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ناویاندا جیاکاری کراوە بەڵێ جیاکاری کراوە لە ڕووی ئیمکانیاتەوە و لە ڕووی دامەزراندنەوە و لە ڕووی پلەبەرزکردنەوە و لە ڕووی هەندێک دەسەڵاتی ترەوە کە لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی هەیە ئەو شوێنانەی کە بیانەوێت بۆ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بۆ تاکڕەوی بۆ بیانەوێت بۆ لایەنێک بەکاری پێێنن هەموو شتێک فراهەمە هەموو شتێک لە بەردەسایە بەڵام هەندێک شوێن و جێگە هەیە کە پێویستە ئیمکانیاتی گەورەی عسکەری لێبێ ئیمکانیاتی گەورەی سەربازی لێبێ لە ڕووی چەک و لە ڕووی ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە ئێستا لە بواری سەربازیە بەکارێنن نەتوانراوە بگات ئەو شوێنانە هەتا ئەمە لە شەڕی داعشدا بە تایبەتی ئێمە ئەو نقطەی زوعفەمان هەبوو کە هەندێک چەک و تەقەمەنی زۆر پێشکەوت و بەتایبەتی ناوچەکانی ئێوە تاوایانەش بۆشایی ئەمنی گەورەی تیابوویان تێرۆریستانە هاتنە ناوچەکەیەوە و ناوچەی کفری و ئەو ناوچانەوە ئێمە چەک و تەقەمەنی پێویست و پێشکەوتومان لە بەردەستدا لە بچووکە نەگەیشت بە بەردەست لەبەرەوە ئەمە دەسەڵاتێک هەبوو دەستی بەسەرا گرت بوو کوردستان بە یەک چاو سیر ناکات خزمەتگوزاری بە یەک چاو سیر ناکات پێشمەرگە بە یەک چاو سیر ناکات بودجە و دەسەڵاتی ئەم وڵاتی خستۆتە خزمەتی خۆیەوە بۆ ئەوەی پارێزگاری لە نفوز و دەسەڵاتی خۆی بکات. زۆر باشە. ئارامی شێت حەمەکەلاری کە ئەڕاتە نێو پەرلەمانەوە چۆن حیزبەکەی سەپۆرت و پاڵپشتیەکات کە ئەم هەکبەی بەرێتە نێو پەرلەمانەوە یەکێتی چۆن پاڵپشتی تەکا یەکێتی چی پێیەکە تۆ بڕۆیتە نێو پەرلەمانەوە ئەو چەوتیانە ڕێکەیتەوە. بەڵێ یەکێتی هەمیشە سەرمەشقی ئەوە بووە کە دەنگی بوێر دەنگی شاس دەنگێک کە مایی بۆ خزمەتی خەڵکی کوردستان بێت بۆ ئەوە بێت کە خزمەت بکە لە هەموو چین و توێژ و هەموو سێکتەرە گرنگەکان پاڵپشتێکی تەواوی هەبوو ئازادەیەکی ڕەوا هەیە من بۆ خۆم بەرنامەی کاری خۆم لەسەر هێزەکانی پێشمەرگە چڕتر ئەەکەمەوە سەرباری ئەوەی کارنامەی لیستەکەم کارنامەیەکی جوانە کارنامەیەکی پڕ بە پێزە بەڵام تەرکیز خستنە سەر کۆمەڵی خاڵ کە ئیمڕۆ لەگەڵ ماڵ بە ماڵ و پێشمەرگە بە پێشمەرگە و کە سوکاریان بەو معاناتانەوە ئەژین بەو معاناتانەوە ڕۆژانە شەو ڕۆژەکەنەوە یەکێک لەوانە مەسلەی موچە و بودجەی خەڵکە مەسلەی موچەی پێشمەرگەیە موچەی پێشمەرگە لە ئاستی ئەو هیلاک و ماندووبوونەی پێشمەرگانیە لە ئاستی ئەوانی ینی پێشمەرگەیەک کە دەبێ بە پێشمەرگە ئەبێ پارێزگاری بۆ ژیانی خۆی تەرخانەکە بۆ پارێزگاریکردنی ئەم وڵاتە پێویست ناکە ئیشێکی تر بکە پێویست ناکات تەکسی هەبێ پێویست ناکات کرێکاری بکە پێویست ناکە قەرزار بێ پێویست ناکە ئەبێ موچەیەک بێ شایستە بێ بۆی کە بژێوی ژیانی تاکی ئەو پێشمەرگە کە مناڵەکانی کە سوکارەکەی شانازی پێوە بکەن کە پێشمەرگ لە ماوەی چەند ساڵی ڕابردوشدا ئەمانە هەبووە پەرلەمان هەبووە حکوومەت هەبووە بەڵام لەسایی ئەمانەشە هەر پێشمەرگە و فەرمانبەر و ئەم چینانەی کە تۆ باسیەکەیت هەردووخیان هەمان شت بووە ئەم جارە ئەگەر باڵانسی هێز بگۆڕێت چی ڕۆیە ئەمان هەمووی چارەسەرەکرێت پلانێکی هەریج نەوێت ئەتوانن بەشێکی چارەسەرکەن بە دڵنیاییەوە ئەگەر ئێستا ئەم کێشە و مەشاکیلانە لە 100% بێت پشت بەخوا و پشت بە دەنگدەرانی بەڕێز بتوانین ئەم باڵانسی هێزە بەرزکەینەوە بتوانین ئەم باڵانسی هێزە ڕاستکەینەوە بە سەرۆکایەتی کاک پاڤڵ بەو بەرنامە جوانی کە دایناوە ئێمەش هەموو لە پشتیەوەین ئێمەش هەموو پاڵپشتیەکەین وایەکێتی ئامادەکاریێکی زۆر گەورەی کردووە ئامادەکاریێکی وای کردووە کە لە ئاست ئەو ئامادەکاریە کورسی دەسەڵات بەدەستێنێت بە تایبەتی ئەم جارە خەڵکی کوردستان ئەم جارە هێزەکانی پێشمەرگە کە سوکاری شەید پێشمەرگە دێرینەکان ئەتوانن ئەگەر خلافێکمان هەبوو ئەگەر کەم و کورتیەکمان هەبوو ئەگەر ناڕێکیەکمان هەبوو لە بەرنامەی حکومڕانیمانە لە جێبەجێنەکردنی بەڵێنەکانمان ئەتوانن دەستی تۆمەت بۆ حزبەکەم بۆ کاندیدەکان ڕابکێشن ئێستا ئەو کاتە بەرپرسیارەتی ئەخینە ئەستۆ ڕاستە لە ڕابردووە بەشێک بوون لە حکومت ڕاستە لە ڕابردووە لە حکومەتا بەشدار بین بۆ ئەوە بووە کە بەرژەوەندیە باڵەکانی گەلی کورد نەکەوێتە ژێر مەترسیەوە دیسانەوە نەکەوینە بەرباری یەکتری تۆمارکردن بەشتی جۆرا و جۆر ویستومانە ئەم حکومەتە هەبێت ئەم کیانە پارێزراو بێت بەڵام دەرفەت نەبووە ئێستا
20 مانگ ئەو دەرفەتەیە بۆ ئێمە 20 مانگ ئەو ڕۆژەیە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان قسە دەکەن سندوقەکانی دەنگدان دێنە جواب لە بەرامبەر ئەو کەم و کورتی و نەعەدالەتیانەی کەوا پارتی دیموکراتی کوردستان سەپاندوێتی بەسەر ئەو هێز و خەڵک و میلەتە ڕەش و ڕووتانە یعنی کەسوکارێکی ئەنفالنەوەیەکی شەهید مناڵێکی پێشمەرگە لە فری و کەلار و سمود و ئەو دیگە کە چەندین ساڵ لەژێر کاریگەریەکانی قوربانەکانی ڕابردوو لەژێر قوربانە مێژوویەکانن چەندین ساڵە ئەناڵێنن بەدەست کێشە و گرفتی جۆرا جۆرە ئێستش بەدەست حکوومەت و دەسەڵاتێکی یعنی تاکڕە و دەسەڵاتی هەر لەبەر ئەوەیە ئێستا هاوڵاتیانیانەوێت دەنگ بن بە لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان بۆیە کۆتایی بەمە بێنێ مامۆستاجان بەڕێستان مامۆستایەکی ئاینین و خەتیبی یەکێ لە مزگەوتە گەورەکانی کەلار لە ناوچەی کەلارە لایەنی کەی زۆرتایە و عەتفی هاوڵاتیانی شەجوڵێنرێ بەردەوام لەو ناوچەیەدا خزمەت نەکراوە ئەمە نەکراوە ینی ئۆپۆزیسیۆن هەیە لە ناوچەکە تو بۆچی یەکێتی و هەڵبژاردوو لە نێو ئەم هەموو حیزبەیە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی مێژوویەکە لە قوربانیدان خاوەنی مێژوویەکە لە هەڵسانەوە لە چۆکدانەدان لە تەسلیم نەبوون لە هەڵگیرسانی ژیرەمۆی شۆڕشی کوردایەتی بۆیە ئێمە هەمومان قەرزارین بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چ ڕوویەکەوە لەو ڕۆوەکە ئێمەی سەربەرز کردووە لەو ڕۆوەکە ئێمەی فێری چۆکدانەدان و سەر شۆڕ نەکردن کردووە سەرمان شۆڕ نەکەین لەو ڕۆوە کە سەرمان بەرز بێ بە کوردایەتیمان بە ڕەسەنایەتیمان بە مێژوومان بە مزگەوتەکانمان بە تەکیە و خانەقاکانمان بە مەردەکانمان بە شەهیدەکانمان بە هەموو قوربانیدانەکانمان یەکێتی نیشتیمانی کوردستان کە منی کاندید کردووە بێگومان دەزانێت سیڤی من لەبەردەستێتی مێژووی من لەبەردەستێتی دەزانێت من کەسایەتێکی ئاینیم کەسایەتێکی بواری خزمەت و خزمەتگوزاری ناو خەڵکم کەسایەتێکی دابڕاو نیم لە خەڵک لە ناو خەڵکام بۆیە کاندیدی کردووم و بۆیە ئەرکی ئەوەی پێسپاردووم و ئەوەی خستوەتە ئەستۆی من کە من زیاتر خزمەت بە ئاینی ئەو خەڵکە بکەم پێ دوایە یەکێتی ڕێز لە ئازادی ئاینەکانە گرێ بۆ پێی کە خۆی حیزبێکی ئیسلامی نییە ئەوە تا چەندین کاندیدی مامۆستایانی ئاینی و کەسانێکن کە لەگەڵ دینا قاڵ بوونەتەوە و جیاوازی ناکە لە نێوان مامۆستایەکی ئاینی و هاوڵاتیەکی سادە ینی تا چەنە یەکێتی ئەم ئازادی ئاینی لە ناوچەکەی ئێوە بە گشتیش لە سەرجەم کوردستانە فەرام کردووە بەڕاستی یەکێتی حیزبێکە ڕۆح و کاکڵی ئاینی وەرگرتووە ڕۆح و کاکڵی ئاین ئەوەیە کە تۆ لە ناو وڵاتەکەت بی لەگەڵ ئاینی گەل و وڵاتەکەت بی ئاینی گەل و وڵاتی ئێمە زۆرینەی مسلمانە جگە لە مسلمانیش مەسیحی تێدایە جگە لە مسلمانیش یەزیدی تێدایە جگە لە مسلمانیش کردۆ ئاشوری و ئاینەکانی تری تێدایە بۆیە ئەو حیزبە کە ئەوێ دیفاع لە هەموو کوردستان کە مافی ڕەوای هەموو ئاینەکان بدا هەریەکە بە پێی قەبارەی خۆی ئەوەیەکێکە لەو پەیامانەی کە خوای گەورەش داوای کردووە بە پێی ئەو پسپۆڕیە ئەکادیمەی کە لە من لە بواری ئاینەکان و ماستەرنامەکەشم هەر لە بواری بەراوردکاری نێوان ئاینەکانە ئەوەی کەکە لەو مافانە بۆیە من بە شانازیەوە ئەو کاندیدەم ئەو کاندید بوونم قبول کردووە و هەرواش دەڕۆمە پەرلەمان کە خزمەت بەو پێدانی مافە بکەم بە هەموو لایەنە ئاینیەکان بێگومان لە سنووری ئێمەش و لە سنووری هەموو کوردستانیش دەنگێک لە ناڕازیبوون هەیە بەرامبەر جۆرێک لە حکومڕانی کە نەیپێکاوە لە سەتاسەد هەڵی تێدا هەبووە ئێستا خۆشبەختانە لەلایەن بەڕێز جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە داوای لێبوردن لە هاوڵاتیانە کرێ لە هەر کەم و کورتیەکە هەبووە لەو حکومڕانەیەکە هەبووە و بەڵێنی حکومداریەکی دادگەرانە و بەهێزتر کۆتایی هێنان بەستەم بە ناڕەوایی بە تاکڕەوی ئەهێنرێت بۆیە من بە شانازیەوە کاندیدم و بەڵێنیش ئەدەم ئەو ئەرکەی کە پێم سپێراوە لە پەرلەمان بۆ خزمەتکردن بە هاوڵاتیان ئەنجامی بدەم و هەمیشە لە ناو هاوڵاتیانە بم و لە خەم و شین و شای و خۆشینا و بە دڵنیاییەوە کارنامەکەی لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستانە خوێندۆتەوە یەکێتی تا چەنە دەستکراوی کردووی کە لە نێو پەرلەمانە
خۆت بیت و پرۆژەکانی خۆت جێبەجێ بکەی بۆ خزمەتی هاوڵاتیان بۆی کە ئەوەی کە خۆ دەتەوێت بۆ خزمەتی هاوڵاتیان و پەیمانە دەی بە دەنگدەرەکانت بیکەیت. وڵی من لەک حقیقەتەڵێ من نزیکەی 30 ساڵە لە بواری مامۆستای ئاینی و مزگەوت کارەکەم و نزیکەی 15 ساڵیش لە بواری کاروباری ئیداریا کارم کردو و خزمەتم کردووە تا ئێستا ڕێخستنێکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای شتێکی ناڕەوای لە من نەکردووە، داوای کارێکی ناڕەوای لە من نەکردووە، ڕێگریشیان نەکرد. هەمیشە لە ناو دەسەڵاتە باڵەکانی سەروی منەوە پێم وتراوە هەتا ئەتوانی یەکێتی جوان بکە بە خزمەتکردن، بە دادگەری، بە شەفافیت، بە جوانی، بە کاری جوان، بە کاری باش خزمەت بکە. بۆیە بە تەکید یەکێتی نیشتیمانی کوردستان منی دەستکراوە کردووە کە هەتا ئەو پەڕی توانام خزمەت بکەم بە دینی خەڵک، بە ژیانی خەڵک، بە کەرامەتی خەڵک لە خزمەتیاندا بن. مندوو نەبن. کاک ئارام لە پاڵ ئەفسەرەکەیە بەڕێستان کاری ڕێکخراوەی و بابەتی گەنجان و سەرقاڵی ئەم بابەتانەشی لە بواری ڕێکخراوەی چیتان هەیە و یەکێتی چۆن سەپۆرتەکە لە بواری ڕێکخراوەیدا کە کارەکانێ کە ئامانجەکانێک کە خزمەتەکانێ بگوازیتەوە بۆ نێو پەرلەمان. بەڵێ سەرباری ئەو سێکتەری گەنجان و سێکتەری وەرزشکاران سێکتەرێکی گرنگە و ئێمە لە کوردستاندا لە دوای ئەم دە 15 ساڵە حکومڕانیە ئەم دروستکردنی قەیران لە دوای قەیران دروستکردنی کێشە لە دوای کێشە گەنجان بێبەش نەبوون، گەنجان پشکی شێریان بەرکەوتووە لە نەبوونی لە دانەمەزراندن، لە نەبوونی کار، لە کۆمەڵێ مەشاکیلی خێزانی، کۆچکردن، هەندێک بابەتی گەورە گەورە نەبوونی هەلی کار بەڵێ بە تایبەتی من بۆ گەنجان و بۆ دەڤەری گەرمیان بە تایبەتی خاوەنی ئێمە وەکو سەرچاوی وزە خاوەنی سەرچاوەیەکی وزەی گەورەین لەو سنوورە و خاوەنی دەواازەی دووسێ دەواازەی گەورەین وزەی سامانە سروشتیەکان وەکو نەوت و کۆمەڵێک بەڵێ غاز و هەروەها کۆمەڵێک کانزای تر کە لە منتیقەی کفریە وەکو بۆ شەریکاتی چیمەنتۆ بۆ شەریکاتی گەچ و ئەتوانێت استیفادەی لێ بکرێت. بەڵام من وەکو خۆم هەوڵ لە دەم زۆرترین کۆمپانیا بێنینەوە سنوورەوە، زۆرترین خەڵکی سەرمایهدار و خەڵکی نیشتیمان پەروەر لە ماوەی ڕابردووە بۆچی نەهاتووە بۆ حکومەتیشە بوو لە ماوەی ڕابردووە ئەبێت زەمینە سازی بۆ بکرێت، ئەبێت دەرفەتی بۆ پێ وایە بۆچی بۆی نەکراوە. ئەمە پەیوەندی بە پاواخوازی و جیاکاری هەیە لە نێوان پارێزەکانی دڕۆتی نات زەبر و زەنگ زۆری و ناڕێکی و یاسای باج، یعنی یاسای باج گەورەترین زەربەی داوە لە شەریکات، یاسای ئەبێ ڕێک بخرێتەوە، ئەبێت چاک ئەبێ لە بەرژەوەندی خەڵکا بێ، ئەبێ لەو ئاستا بێ کە تاک دەخلی تاک چەندە و باجی چەند لێوەرەگری، یان بێت دیراسە بکرێ بەبێ دیراسە کراوە، یعنی لیژنەیەک یان لە ڕێگەی سەرۆکێکەوە بە بڕیارێک دەرکراوە یاسادانان بازدانان و ڕێخستنی باز لە ڕێگەی پەرلەمانەوە کرێ، هەڵوەشانی لە ڕێگەی پەرلەمانەوە کرێت، دانانی لە ڕێگەی پەرلەمانەوە کرێت، دەبێت بگونجێ لەگەڵ تاک بەتاکی هاوڵاتیانی کوردستان، دەبێت بگونجێ لەگەڵ خەڵکە، لەگەڵ خاوەن مەعیشەتە، لەگەڵ شەریکاتە، لەگەڵ دەستی کارە. ئەمانە ئەگەر ڕێگریان لێ بکرێت تەزەخومات دروستە بێت. کەواتە ئەگەر دەنگ بدرێت بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کێشانە دەخەنە بەرباز و پرۆژه یاساکان دێنەوە بەرباز لە نێو پەرلەمانە شەڕی خۆی لەسەرەکەن. مامۆستای بەڕێز وەکو دوا پرسیارم ئاراستەی بەڕێز دەکەم لە بواری حەج و عومرە و ئەوانەشە ماوەیەکی زۆر کارت کردووە، هیچ شتێک هەیە لە پەرلەمانە پێویست بە گۆڕانکاریە بکات، خزمەتێک هەیە لە نێو پەرلەمانە بتوانیت لە ڕێی لیستەکەی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەنگی عومرەکاران کێشەی حاجیان بیگەینیتە نێو پەرلەمان و چارەسەریکەی بە کورتی بەڵام بیتەوە سوپاس. من لەو ماوەیە کە هەم بووە پرۆژەم پێشکەش کردووە بڵێن لە بوارەکەی خۆما بەرنامەم هەبووە، پێشنیاز و پێشنیارم هەبووە بۆ بەرەو پێشبردننی کاروباری حەج و عومرە لە کوردستان، کەمکردنەوەی تێچووی حەج، ڕێکخستنی عومرە، بڵێن
ڕێکخستنی شوێنەکانی حەوانەوە پشودانی حاجیان و عمرەکاران لە ماڵی خوا و بەرکەوتنی زیاتری هاوڵاتیان و زیاترکردنی پشکی هاوڵاتیان ئەوانەی کە خوا ماڵی پێبەخشیون و سەفەری حەجەکەن پشکیان لەو ژمارەیە زیاتر بکرێت کە ئێستا هەیە لە پەرلەمان کار لەواکەم لەسەر ئەوواکەم ئەزمونانەی کە لەو ماوەیەدا لە بواری حەج و عومرە هەم بووە بیخەمە کار بۆ زیاتر و باشترکردن و بەرەو پێشبردننی حەج و عومرە لە کوردستان. زۆر باشە مامۆستا ئیدریس ژاڵەیی دواپەیامی خۆت و داواکاری خۆت لە دەنگدەران و لە هاوڵاتیان چی ئەگەر جارێککە دووبارێکی من لێرەوە دەڵێم بەڵێنێک نادەم نەتوانم جێبەجێ بکەم بەڵام بڵێنی ئەوە ئەدەم هەمیشە کار بکەم هەمیشە لە ناو خەڵکا بم هەمیشە لەگەڵ خۆشی و ناخۆشیەکانی خەڵکا بم هەمیشە کار لەسەر وەکو ئەو ئەزمونەی ئەو مێژوەی کە هەیمە بە تایبەتی لە بواری ڕێکخستنی دروستکردنی خێزان و ژیانی پێکێنانی ژیانی گرێبەستی هاوسەرگیری نێوان کوڕ و کچەکان کە بە شانازیەوە کارێکە کە شانازی پێوەکەم لەو ماوە زۆرەیە باوەڕ بکەن کەم شەو هەیە من بەشدار نەبم لە ئەنجامدانی گرێبەستێکی هاوسەرگیری کە بەخشیومە وە کردومە بە دیاری لەو کاتەی خۆم بۆ کوڕان و کچانی لاو و زۆربەی ئەو جارانەش دیاریشم پێشکەش کردوون وەکو دیارەکە لەکە پرۆسی هاوسەرگیریان ئەنجام داوە بۆیە من ئەڵێم دەنگم پێبن بۆ ئەوەی لەو بوارانەی کە خزمەت گوزاریە لەو بوارانەی کە خزمەتە بە گەنجان و لاوان لەو بوارانەی کە خزمەتە بە خێزان بە دین و بە ژیان پرۆژەی بە سوود پێشکەش بکەم و خزمەتی زیاتر پێشکەش بکەم. ئەمانە شەمووی لە نێو لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان مامۆستای ژمارە 13 سەرکەوتوو بن. کاک ئارام دواپەیامی خۆت بۆ دەنگدەرانتان و چی داوە لە دەنگدەرانەکەن و جارێکیش کە ژماری کاندیدەکەی خۆتمان پێ بڵێیت. باڵێ من داوا لە دەنگدەرانی بەڕێزەکەم بە تایبەتی دەنگدەرانی خۆشەویستی یەکێتی نیشتیمانی کوردستان داوایان لێ دەکەم بچنە سەر سنووخەکانی دەنگدان دەنگ بدەن بە لیستی ژمارە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان چووکە تاکە ڕێگەیە بۆ گۆڕانکاری بۆ گەیشتن بە دەسەڵات تاکە ڕێگەیە بۆ نەمانی ئەم زوڵم و زۆرەی کە ئێستا لە کوردستانایە بۆ ڕێکردنەوەی ڕێڕێی و حکومڕانی و من ژمارەکەم 62 بە ئەخلاقەوە بڕیارە دەم لە هەموو پرسەکان و بۆ هەموو داواکاری هاوڵاتیان ئامادەم شەو ڕۆژ بخەمە سەریەک و ئامادەم هەرچی لە تواناما بێت جگەل لە ئەو ئەرکەی کە لە سەرشانمە هەرچی ئەرکێکی تری هاوڵاتی بە منی بێت ئامادەم لە خزمەتی دام. زۆر سپاسی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای سەرکەوتن بۆ لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم کاندیدا بەڕێزەکانیشی سپاس بۆ بینەرانی کورسان نیوز کە تا ئەم کاتە بینەری ئێمە بوون تا بەرنامەیەکە و دواندنی چەند کاندید و ناساندنی چەند کاندیدێکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.